کاکەوەلیت و کاکە ژەنیار هەفتانە 2 ڕۆژ لەگەڵ ئێمەیان کۆمەڵی میوزیک پێشکەش ئێماکەن ئەم میوزیکانش بێگومان هەمووی کۆمەڵێک شاکاری زۆر جوانی هونەرمەندەکانی کوردن و بزانین کە ئەم شاکارانە بە شێوازێ لە شێوازەکان چۆن پارێزگاری لێ بکەین و بتوانین چۆن باس لەو بکەین شارەکەی چێە ئاوازەکەی چێە و چۆن کاری لەسەر کراوە و ئەم ئاواز و شیعرە زۆر هونەرمەند بە دوای یەکا و تویانەتەوە ئەمەش وای کردووە کە ئەم بەرهەمە بە زیندوێتی هەمیشە بمێنێتەوە و باسێکیش لەوە بکەین تا چەند گرنگە بەرهەمێک کە هونەرمەندێک ئێڵێت ئەگەر کۆشکردوو بێت هەمیشە و تومانە هونەرمەند بەنمونە بێنینەوە حەسەن زیرەک کۆمەڵی بەرهەمی جوانی بۆ ئێمە بەجێشتووە هونەرمەندە گەنجەکانمان ئەگەر ئەتوانن گۆرانیەکان بڵێنەوە بەڵام لە شێواز و ڕەسەنایەتی خۆی لا نەدات با بچینتوێتی بمێنێتەوە بەڵام ئەگەر لایدا ئەمە کار لەسەر بەرهەمە کاکە ئەمە و چەندین پرسیاری تر گفتوگۆەکەین لەسەر ئەم بابەتانە بە ئامادەبوونی ناڵین چکە ماڵی خۆیانە کاکەوەلیت و کاکە ژەنیار بەیانیتان باش سڵاتان باش دەستان خۆش بێ هەر سەرەتا بە پاییس گۆرانیەکی جوانی خاتونکانی و ئەم گۆرانی زۆر بەڕاستی هەر لەگەڵ کەشوها کەشانجا کاکەوەلی لە تۆ دەست پێ بکەم ئێوە هەفتانە 2 ڕۆژ لەگەڵ ئێمەیان با بزانین ئێمە و بینەرانیش یانی زۆر جار ئەم هەڵبژاردننی ئەم میوزیکانە کە ئێوە هەفتانە دەیانێن چۆن هەڵێ بشێرن بەیتان باش زۆر سپاس کە ئەم تۆرەمان هەڵبژاردەوە بۆ منە گفتوگۆی لەسەر بکەین ڕاستێکی کاکسەرکۆ هەمیشە کە بڕیاری ئەوین بۆ منە لەو 2 ڕۆژەیە چی ئاوازێک چی گۆرانیە گاخود چی میلۆدیەک ئامادە بکەین پێشکەشیکەین ئەگەڕینەوە سەر ئەو خاڵەی کە گۆرانیکی کوردی ڕەسەن بتوانین بە ستایلێکی نوێ پێشکەشکەین هەمیشە ئایدیاکانمان فکرەکانمان یاخود خەیاڵمان بۆ ئەوە ئەچێت کە گۆرانی کوردی بێت مۆرکی خۆمان بێت زمانی نەتەوەی خۆمان بێت ئەوەی کە بەو لایەنەوە با بڵین کار لەسەر ئەو بەشاکەین کار لەسەر ئەو ناکەین کە بۆ منە موزیکێکی بیانی لێبین ڕەنگە زۆربەی زۆری بینەران و ئێوەش ئاماژنان بەوە کردبێ کە زۆرترین با بڵین بەرهەمی کوردی پێشکەشەکەین کەمترین بەرهەمی بیانی پێشکەشەکەین چی ئەگەر ئەنگلیزی بێت چی ئەگەر بۆ منە سێرەکەی فارسی بێت یاخود هەرچەندە بەپی توانە هەڵمان ناوە تەنها کوردی بێت کار لەسەر ئەم ڕەنگە بکەین جا گفتوگۆیەکی زۆر لەگەڵ کاکژەنیارە هەمیشە دروست ئەبێت سێرەکەی ئەندەجار 2-3 ساعات ئەخایەنێ ئەوە نییە بە مەسج و بە ڤۆیس و ئەمانە بۆ یەکە نێرین چی گۆرانیە بڵین ئەو لیستێکە نێرێ من لیستێکە نێرم لەو لیستەیە 3-4 گۆرانی هەڵەبژێرین باشە ئەی چی لەمانە بکەین چۆن لێ بین چۆن لەبەروی کۆمەڵە ئاواز هەیە ڕەنگە بۆ ڕێنجی با بڵین ڕەنگی بۆ ئامێرەکەی من نەگونجێ چی لەمە بکەین بۆی بۆ ئامێرە بگونجێ ئەبێ چینی دەنگی بگۆڕین ئەبێ بەشەکان لە کاتی بۆ منە سۆڵۆی منەیان سۆڵی کاکژەنیارە ئەبێ شێوازێک ڕێگەچاریەک بدۆزینەوە پردێک بدۆزینەوە ئەمە لە داڕشتنی موزیکە پێوترێ پرد باشە جوینێک لە بینی ئەو دوو ئامێرەیە بکەین وا بکەین کە ئەو دوانە بەیەکەوە گونجاو بێت زیاتر کار لەسەر ئەوە زۆر باشە جا ئاوازی پاییزیش ببەخشەکە قسەکە پێ بڕم ئاوازی پاییزی خاتونکانیمان هەڵبژاردەوە ئەمڕۆ دووەم ڕۆژی وەرزی پاییزە پێمان خۆش بوو کە بەو هەستە داخلی ئەو دەستان خۆش زۆر سپاس کاکە ژەنیار بە پرسیاری ئەوە لە تۆ بکەم یعنی زۆر کات بۆ نمونە کۆمەڵێک لەو شاکارانە لەو میوزیکانەی کاکەوەلی ئاماژی پێ بەپی ئەزمموی ژەنیارەکان ئەما ئەبێتە بەشێ لە ژیان ینی تۆ هیچ کاتێک لەوانەیە بۆ کەسێکی سەرەتایی بیان کەسێکی چۆن پێت بڵێم نەتوانێت ئەم شتە لەگەڵ خۆیانچکە ئەم هونەرەگەر خۆشت نەوێ هەمیشە پێویستی بە وەرەقەکەیە کە لەگەڵ تابێت لەسەر نۆتەکان بڕۆی جاکە لەگەڵ نۆتەکانیش ڕۆشتی هەستێکی نەیتێ ڕقە وایە تۆکو پیانۆکێ خۆت تا چەند ئەم ئاوازانە لای تۆ ڕنگدانەوەی هەبووە دەستان خۆش بێم و زۆر سپاس بۆ هەرێکە پێتان بەخشن کە قسەی لەسەر بکەین باشە بێگومان کاردانەوەیەکی زۆر زۆری بێ ڕنگدانەوەیەکی زۆر زۆریە بێ ینی نەک هەر بۆ من بگرە بۆ چەندان کەسی ترەگەر گریمان ئەزمموونێکی کەمی شێبێ و ئەو کەسەشی ئەزمموونێکی زۆری هەبێ لەسەری بێگومان هەست کاتێکە بڕیاری کارێکەین کە بیژەنین هەر کارۆ ڕەنگێکی خۆی هەیە هەر کارە و چینە یا بڵێن ئەتمۆسفیرێکی خۆی هەیە کە دانەرەکە یا بڵێن ئەو کەسی کە پێشەگە فۆلکلۆریش بێ بۆ منە نادیار بێ یا بۆ منە بیسترایش بێ بە دڵنیاییەوە هەر یەکی و ڕەنگێکی خۆی هەیە بۆ کاتێکیش
ئەگەکو خودی خۆ مەزبوونم کرد بێ هەریکی و ڕەنگێکی هەیە لەوانێ لە بەشێکا تەکنیکی فەرقی هەبێ لە ژەنە بۆ منە شێواز و شێوازی میلۆدەکەی جیاوازیەکی هەبێ و بێگومانە ئەو کاتە توان بڵێم وەکو ئەزمون هەریکی و توان بڵێم ئەزمونێکی زۆر هەیە بۆ من. دەست بۆ پەنجەتان خۆش بێ. ڕاهێنانەکانتان بە چ شێوەیە کە باسی ئەوەت کرد کە یەکەم جار مشتومڕێکی باش ئەکەن لەسەرەوەی کە گۆرانیەکان یا پارچە مۆسیقاکان لە ڕاستیە چۆن هەڵبژێرن بەڵام دواتر ڕاهێنانەکان چی ئەکەن؟ من و کاکژەنیار نزیکی 3 ساڵ ئەبێ بەیەکەوە بۆ نمونە بەیەکەوە دوێت پێشکەشەکەین بەیەکەوە کارەکەین چی ئەگەر بۆ نمونە لە دەروی کورچات بێت یان کۆنسێرتی تایبەتی خۆمان بێ ساڵانێکە پرۆڤاکەین بەیەکەوە ئەو پرۆڤەیە پێویستە بۆ ئەوەی بۆ نمونە هەستەکان لە یەک نزیک بێتەوە تێگەشتەکان لە یەک زیاتر بێ بۆ نمونە کە من بە جوڵەیەک بە سیرکردنێک بە ئاماژەیەک کاکژەنیار بزانێ ئەڵێم چی بە هەمان شێوە ئەو ئەگەر بێ بۆ نمونە بە ئاماژەیەک شتێکم پێ بڵێ بووی تێبگەم ئەو پەیوەندیە باشتر بێت ئاواز و ژەنیار ئەبێ باسی ئەوە بکەین ئاواز و ژەنیار خودی ژەنیار چی بکەن بۆ ئەوەی بۆ نمونە بتوانن ئەو ئاوازە زۆر بە پێرفێکتی پێشکەشکەن باشەوەی کە بۆ نمونە ڕێکەکەوین لەسەر ئاوازەکان یاخود گۆرانیەکان خودی خۆی لە ماڵەوە من دڵنیام بە بەروی بینیومە چەندین جار بە ڤیدیۆ بۆی نردوم چەندین شێواز چەندین ڕاهێنانی جۆرا و جۆر ئەکات لەسەر هەمان گۆرانی بۆی بزانانی ئێستا بۆ نمونە کە سێری ڕەنگی سوورەکەین سوور هەر یەک ڕنگ نییە ئەتوانین ئەو سوورە چەند سوورێکی لێ دروستکەین بەڵێ اینجا کە ئاوازێک هەڵەبژێرین ئەو ئاوازە بە چەند ڕەنجێک لێ ئەیرێت هەتاکە وەگەینە ئەوەی کە کامیلی جۆچکەی ئێمەیە قبوڵە کامیلی جۆچکەی ئێمەیان نشتووە ئامێرەکانتان یەکەگرێتەوە بەڵێ بۆ ئەوەی بتوانین پێشکەشیکەین لە بەروی ناکرێت هەر ئاوازێک وەکو خۆی لیرابێ یاخود ئەرێنج کرابێت باڵین وەرگێڕانی بۆ کرابێ بۆ چینێکی کە چینێکی دەنگیکە لی بینەوە ڕەنگە هەندێک جار ئەو چینە دەنگی من لە ئامێرەکەمە زۆر لە گوێچکەی بیسەرا زۆر باش نەبێت زۆر جوان نەیە بە گوێچکەیە ئەمەش خاڵێک دروستەکە کە پێوترێ نەشاز باشە ناکۆک دەنگیشی ناکۆک کە بیسەر گوێی لێ بێ لە بری ئەوەی بڵێ زۆر جوان بوو ئەڵێ بەڕاستی دەنگەکەی زۆری زەعاز بوو دەنگی زۆری زەعاز بوو بۆچی لە بەروی من لەو چینە گونجاوە لێم نایەوە ئەبێ ئەو چینە گونجاوە بۆیە نەک هەر لە ژەنینە لە پێرفۆرمانسا با بڵین لە ئاواز خوێندنە ئەوانەی کە ئاوازە چڕن چڕینی با بڵین گۆرانی ئەو شتانەیە ئاواز بێژان ئەبێ ئەزمموی ئەوە بکەن بۆ نمونە وانەی دەنگ بخوێنن بۆ ئەوی هەتاکو ئەگەنە چینی دەنگی خۆیان لەبەروی هەندێک جار کە من ئەگەر کۆپلەیەکی گۆرانی با بڵین پاییز بوو باران نمنەمەباری ئەمە ئەگەر چینی دەنگی خۆمە ئەگەر بۆ منە بیگۆڕم سێرگەی و گۆرانی بێژە چینی دەنگی خۆی نەدۆزیوەوە پاییز بوو بارە هەستەکەی کە ئەوەی گوێی لێ ڕاگرێت نابێت لەو چینە دەنگیا بیڵێت ئەم ئاوازە بۆ ئەو چینە دەنگیە ناگونجێت واتە بۆ نەکردوێت بیزدەبێت ئەبێ ڕاهێنانێکی تەواو هەتاکو چینی دەنگی خۆی دۆزێتەوە بە هەمان شێواز لە پێرفۆرمانسە لە ژەنینە ژەنیارەکان ئەبێت چینی دەنگی خۆیان بدۆزنەوە لە چ ڕێنجێکە لە چی ئاستێکە با بڵێن ئاوازەکان لێبن ناکرێ بۆ نمونە ئێمە ئاوازێکی خوا لێ خۆش بوو حەسەن زیرەک یاخود مامۆستا مەزەری خالقی لە هەر چینێکەوە لێبین ئەمە قبول ناکرێت جی قبولکردن نییە لەبەروی ڕەنگی ئاوازەکە تێکەچێت بۆی ئەمە ئەبێ بەدەر لەوەی کە کار لەسەر ئەوواکەین ئاوازی کوردی لێبین بیپارێزین ئەم وەرکە بپارێزین ئەبێ ئەوەش بپارێزین کە بە جوانی بگەێنین بە بیسەر و بینەر کۆنتاکتەیە ئەو تێکەڵبوونەیە و ئاوێتە بوونەیە ئەو ئاوێتە بوون چونکە تۆگەر بەگشتی لە هوەریشا سێر بکەیت ینی لە هەموو بوارەکانی هوەرە تەنانەت ئەو دوو بەشە ئەو هوەرەی کە بە تاکەسیەکرێ ئەو هوەرەی کە بە تیمەکرێت ئەو هوەرەی بە تیمەکرێ بێتەوە ئێمە خۆمان زۆر جارڕڵێن بە ئیرتیجال زۆر جار ئیشەکەین بە وەرگرتن و یادنەوە ئیشەکەین بەڵام ئەوەی کە بە تاکیش ئیشەکە هەر کۆنتاکتیە تۆ بۆ نمونە پەیکەرسازێکە تا تێکەڵ بە پەیکەرەکەی نەبێت ناتوانێت دەستی لێ بات لەم سیکات شیوەکارێکە تا تێکەڵ بە ڕەنگەکان نەبێت و نەچێتە ناو سروشتەکەیەوە ناتوانێت تێکەڵی بێت ئەو ئیسیجابەی کە ئێوەشەتانە ئاوێتە بوونێکی پێڵەن کاتوانێت بەرهەمێکی جوانت باتێ خۆی ئاوێتە بوونی ئێستا باسی دوو خاڵە کرد تاکو بە کۆمەڵ نیە تاکو گروپ تاکو ڕادەیەک بۆ نمونە تۆ بابەتێکدا ڕێژی کاری لەسەرەکەی ئەتوانی ئایدیایەک فکرەیەک بگەێنی بەڵام تاک کێشەی تاک لە چیایە شەڕ لەگەڵ خەیاڵی خۆیەکات شەڕ لەگەڵ ئایدیای خۆی ئاکات
بۆچی ئەو ڕەنگەی کە لە مێشکایەتی هەندێک جار نایە بەدەسا بۆ ناتوانێت وەرگێڕانی بۆ بکات ئەمەش کارەساتەکەی لە بەروی ئەو هونەرمەندە یاخود ئەو ژەنیارە بێ یاخود ئەکتەرە بێت یاخود پیکەرسازە بێت هەتاکو خەیاڵی خۆی ئێنێ بەدی تێگەندی زۆر ماندوو ئەبێت ماندووبوون بۆ کەسەوە زۆر زوو دیارە جا کە پیشی ئەڵی بۆ منە بۆ ماندویت ئەمە هەموو کەسێک لەو ئایدایە لەو خەیاڵە ناگات بەڵام ئەوەیە کە ئیتر تێرەکەی وەرگێڕانی ئەو خەیاڵانە ئەزمونێکی زۆری ئەوێت ڕاستە تێکەڵبوونی ئەو ئاوێتە بوونش لەگەڵ خودی مرۆڤەکەیە با بڵین لەگەڵ خودی خەیاڵی خۆیان لەگەڵ خودی بوونی خۆیان ئەزمونی ئەوێت یەکەم پارچە مۆسیقا کە پێشکەشی ئێمە بینەرانی ئێمەتان کرد دەست و پەنجەتان خۆش بێ پاییز بەدەنگی مامۆستا نەجمەدین وڵامی وتراوە وایە گۆرانێ وتراوە بەڵام بە ئاوازێکی کە پاییز پاییز ئەو مامۆستا نەجمەدین بە شێوازی شکایڵێت بەڵام کانی خان ئاوازێکی بۆ داڕێژراوە بۆ ئۆرکێستراوە بە شێوازی شکایڵێت ئاوازێکی تایبەتە بەخۆیەوە پارچە مۆسیقاکەی ترگە بە درێژایی دوو کاتژمێری بەرنامەکە پێشکەشمانی ئەکەن با ئەم دەرفەتە وەک هەلێک وەرگین لەسەر ئەوەش زانیاریەکمان پێشکەش بکەن کەمتان پێمانەڵێن چی ترتان بە حازرکردن ڕاستێکی چەند بەرهەمی شەمان حازرە بۆی پێشکەشی ئێوە بینەرانیکەین بەشێکە لەوانە بۆ ئاوازەکانی مامۆستا مەزاری خالقی و ئۆمەرجێی و وردە باسییان ئەەکەین و ئەشتوانین بۆ منە پێشکەشیانکەین بۆ ئەوی ئاشنایانکەین بە بیسەنار و بیسەران و بینەران کۆمەڵی ئاوازەیە سێرەی زۆر باون لە کوردستانە زیاتر ئەوانە ئەوترێنەوە کە تەنهای گوێیان لێبووە لە شوێنەکانە کە داینیشم بۆ منەی گوێی لە بەهرە بولبولی مامۆستا نەجمەدینی و غوڵامی بووە یاخود گوێی لە پەپولی ئازادی مامۆستا مەزەر بووە بەڵام مامۆستا مەزەر هەر پەپولی ئازادی نییە ینی بۆ منە چەندین ئاواز و چەندین شاکاری ناسک و جوانی هەیە مامۆستا عومەر بە هەمان شێواز محەممەدی ماملێ بە هەمان شێواز عەلی مەردان بە هەمان شێواز بۆیە پێویست ئەکات لەو بازنەیی کە بە بەردەوامی دووبارە بێتەوە دەرچین گوێمان لە ئاوازەکانی کە بێت ئاشنایانکەین بە گەنجان ئاشنایانکەین بە بیسەران ئەو بەرهەمانەیەکە کەمتر بیستراوە بیزەڵەت لەبەروی هیچی کەم نییە لەگەڵ ئەم ئاوازانەیکە هەمووی شاکاری جوانن ئەوەی کە گرنگە هەمیشە بە زیندوێتی دێڵێت چکە خۆی زیندووە کە بە زیندوێتی شێشتەوە زیاتر چێشێ بێ ئەوەی کە ئەیڵێ زیین و بمێنێتەوە میوزیسیانەکانی کوردە من هەمیشە ئەم قسەیەم ئەیڵێم و دووبارەیەکەم و دەبارەیش یەکەمەوە ئەوەی کە ئاستی هوەری موزیک بە تایبەتی بە پێوەی کە ئێمە پسپۆڕین لە هوەری موزیکە ئاستی هوەری موزیک پێشخستنی ئاستی هوەری موزیک ئەرکی موزیسیانانی کووردە ئەرکی کەسێکی بیانی نییە بێت پێشی خەت منم ئەپێ بۆ منە هەوڵ بم لە ئامێرەکەی خۆمە چەندین ئاوازی کوردی بنووسمەوە بۆ ئامێرەکەی هەچەند ئێستا من وام کردووە ئەوەی کە لە کورسات لێمان ناوە هەموویم بە نەوت نووسیوەتەوە کردومە بە کتێبێک لەدا هاتووە بۆ فێرخوازان بۆ ئەوانی کە یانەیە بە ئامێری فلوتلی بن هەمووی لای منە بڵاوشی ئەەکەمەوە بۆ ئەوەی سوودی لێ وەرگن لە ناوەندە هوەرەکان بە هەمان شێواز بۆ ئامێری پیانۆ کاکژێنیار لە هەوڵی ئەوەیەکە بینوسێتەوە کۆمپۆزی کات و بڵاوی کاتەوە ئەمە بۆچی ئەمە ڕەنگە ستیپێک هەنگاوێک موزیک پێشخات موزیکی کوردی پێشخات هەنگاوی دوای ئێمە سێرەکەی گەنجانەوانی ئەو گەنجانی کە دوای ئێمەیان هەنگاوی باشتر ئەنن ئەتوانن ئەو نۆتانی ئێمە تێکەڵ بە دەرەوەی کوردستان و بە جیهانی هەنەر تێکەڵکەن دەستان خۆش بێت زۆر جابا ئەمڕۆ ئێمە شتێکی کە بکەین بەدەر لەو بەرەمانەی کامادە هەڵبەس جارێ بەدەر لەو بەرەمانەی کامادەتان کردووە مادام وسی جابە جوانەتانێ و پەیوەندی جوانەتانەیە پارچەی میوزیکمان پێشکەشکن لەوانەی پێشگە لەوانەی ئەمڕۆ چکە ناوەکانتان و دێسازانی کامانە ئەتوانن ئەی بۆ نا ئێمە و بینەرانش باگوێ بیست
خوا دەست و دەستەکانتان خۆش پەنجەتان بێ. خۆش بە زۆر نەفەست هەر سوپاس. بمێنە کاکبەریت فەرمونەوە لامان بۆ زۆر ئەوەی کە باشە. تۆزێکی تر لەگەڵتان بەردەوام بین بۆ گفتوگۆکردن فەرمون. فەرمو. دەستان خۆش بێت. زۆر سپاس. پارچەیەکی زۆر بەچێش بوو. من پێم خۆشە بە دووسێ پرسیاری کە یەکێ لەو پرسیارانە باسێکی میکس بکەین کاکوەلیت بۆ نمونە چەند گۆرانیەک بەیەکەوە بەسرێتەوە زۆر جار ڕاستە گۆرانی بێژەکەت لەگەڵانیە بەڵام بە میوزیک ئەمانە میکسەکرێت ئەمە تا چەند گرنگە زۆر بە هۆشیاریانەوە کار لەسەرم بابەتە بکەین چکە زۆر جار دوور و نزیکە بینی چەند گۆرانیەک و چەند میوزیکە تێکەڵەکرێت لە ڕاستەنایەتی خۆی لاچێت. هەڵبەتە کاک سەرکۆ چەند ئەم خاڵی کە باسە کرد چەند لقێکی لێ ئەبێتەوە من بە گشتێکی باس دەست خۆش بێ بەڵام ئەگەر باسیکەین ئەبێ بە گشتی باسیکەین لەبەرەوەی بۆی ڕوون بێتەوە لای بینەران کاتێککە موزیک میکسەکرێت ئەبێ زۆر بە وریاییەوە ئەبێ زۆر بۆ شێریەوە کار لەسەر ئەوە کرد لەبەروی هەندێک جار لە ڕاستەنایەتی دەرەچێت کە خۆ ئاماژە پێکرد لە چییە لە ژەنینە لە وتنە لە جێبەجێکردنە لە ڕیکۆردا لە تەسجیلە باڵێن هەندێک جار بۆ نمونە سێرەکەی ئەو ژەنیارانەی کە بەرهەمێکی کوردی لێ ئێن ئەو هەستە کوردیە نابەخشن مامۆستا عەلی مەردان کە پێڵێن جوانترین ئاواز بەلای تۆوە کامە بووە لەکوێ بووە چۆن بووە لەبەروی مامۆستا عەلی مەردان ساڵانێک لە بەغا بەرپرسی رادیۆ بوو ئەو ژەنیارانەی کە بۆیانەژن هەمووی لە نەتەوەی عەرەب بوون وتی گیانەبەسیەتی ئاوازی گۆرانی گیانەبەسیەتی لە تاران کە تۆمار کرد جوانترین و باشترین بەرهەمم بووە بۆچی لەبەر ژەنیارەکانی کورد بوون ئەیوت تاکە ڕیکۆردە کە بە گوێرەی دڵی خۆم ژەنراوە ئەمە هۆکارێکی زۆر کەوای لەم هونەرمەندە کردووە کە بە هەموو هەستێکەوە ئەو ئاوازە بڵێت بەڵام هەتاکو لە بەغا بۆسێکی ژەنیارەکان ئەو هەستیان پێ نەبەخشیوە ناحەقشیان نییە لەبەرەوەی تێکەڵی ئەم کەش و هەوایی ئەم سروشتی کوردستان نەبوون نازانن هەستی کوردی چۆنە بۆیە ئەمە مشکلێکی ئەمە خاڵێکی گەورەیە کە کێشەیەکی گەورەیە خاڵی دوم ئەوەیە کە بۆ نمونە ئێمە میکس لەبینی سێرەکەی ئاوازێکی تورکی یاخود ئاوازێکی عەرەبی یاخود ئاوازێکی فارسی ئێنین شعری کوردی لەگەڵا ئەگونجێنین ئەمە بابەتێکی باش نییە لەبەرەوەی وا ئەکەین گوێچکەی بیسەرانمان ڕابێنین لەسەرەوەی کە ئاوازێکی کە هەیە و بەڵام ئێمە هێناومانە هاوردەمان کردووە لە بناغەیە بە هەزاران بگرە بە دەیان هەزار ئاوازی زۆر جوانمان هەیە باشە زۆر تایبەتمانە توانین کاری لەسەر بکەین خاڵی سێم کە میکسەکرێت لە بینی دوو گۆرانیە گۆرانی یەکەم سێرەکەی ئاوازێکە و گۆرانی دووەم ئاوازێکە ئەمە بۆ ئەبێ بمبەخشنەوەی کە من ڕەنگە کام قسەیاکەم بۆ لاوازی ستۆدیۆ بۆ لاوازی ئەو کەسە ئەگەڕێتەوە کە بەرهەمەکان هەڵەبژێرێت ئەیین چ زۆرە بەرهەممان زۆرە باشە چ زۆرە هونەرمەندمان زۆرە ئەتوانێت یەکێک لە ئاوازەکانی هەڵبژێریت بیکەی بە گۆرانیکی زۆر باش ئەجا چ زۆرە موزیسیانمان زۆرە کۆمپۆزەرمان زۆرە ئەتوانن پەیوەندیان پێوە بکەن ڕێنج ئەمڕۆ بۆ نمونە کەسێک یەک داوا لە کاکژەنیارەکە ئاوازێکی کوردی هەیە بەڵام بۆی داڕێژێت لەگەڵ کاکژەنیارە دانشێک گفتوگوی تیاکات ئەگەر ڕەنگی کاکژەنیاری بەدڵ نەبێ ئەبێ نەیکات بەڕێی من ئەبێ نەیکات بۆی سەرکەوتوو بێت بەڵام ئەگەر بیکە بە نادڵی ئەیکات ئەڵێ من تازە ئیشەکەم بۆ نمونە یاوە بە کاکژەنیار گرنگەوەی بیکات ئەمەیان سەرکەوتوو نەبێ کارەکە دەست و پەنجەتان خۆش بێت زۆر زۆر سپاس لەگەڵمان ئێوە بەردەوامە بن بۆەوەی کە چەند پارچە مۆسیقایەکی ترمان پێشکەش بکەن لێرە وە گفتوگۆکردن سپاسدانەکەین بۆی کە لەگەڵمان